بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕاسی ڕاهێنانی ئاراستەکراو لێک بدە ئەنجامی لێکدانەکە وەک هێزێک بنووسە. لێرە چەند یاسایەکم هەیە، پێویستە ئەو یاسایانە باش بزانم لە کاتی هەبوونی هێز و ئەگەر بۆ وێنە لێکدان بوو چ دەکەم، ئەگەر دابەش بوو چ دەکەم، ئەگەر هێزی هێز بوو چ دەکەم. واتە 2 جار توانم هەبی. کاتە 3 یاسای زۆر گرنگ هەیە، هەر 3 یاسایەکان بە مەرجەک بنچینەکان وەکو یەکبی. لێرە 5 لێرەش 5 12 ئەگەر بنچینە وەکو یەک نەبوو ناتوانم ئەو 3 یاسایی بەکاربێنم. یاسای لێکدان چییە؟ یەک بنچینەی دەنووسم تەنیا و هێزەکان کۆ دەکرێنەوە. ڕاستە لێکدانە، بەڵام هێزەکان کۆ دەکرێنەوە. 6 کۆنۆ دەتوانم بینووسم، ئەو جا لە هەنگاوی دووەم بنووسم یەکسانە بە 5 توان 15. پرسیاری 2 یەک بنچینە دەنووسرێ 3 کۆ کەم 2. ڕاستە بەخۆی کۆکردنەوەیە، بەڵام هێزەکە بە کەمە، ئەوها دەنووسم 3. پێویست ناکە بنووسم کۆ وە کەم، یەکسەر دەنووسم کەم، چونکە کۆ وە کەم هەردەکە کەم. 3 کەم 2. 3 کەم 2 یەکسانە بە 1، کەواتە یەکسان دەبی بە 12. هێزی 1 یان توان 1 کە هەردەکە نووسرایە وەکو هێزێک بنووسە، دەتوانین بنووسین 12 توان 1. پرسیاری ژمارە 3 پیتی م، هەردوو بنچینەکان پیتی م، واتە دەتوانم یاسایەکەی بەکاربینم. لێرە توانەکە 1، 1 بنچینەی دەنووسم، 1 کۆ دەکەمەوە لەگەڵ 3 یەکسانە بە 4. پرسیاری 4 لێرە چونکە 2 بنچینەیە ناتوانم ئەو یاسایی بەکاربینم، کاتە هەروەکو خۆی دەبی بیهێڵمەوە، ناتوانم هیچ بکەم. دابەش بکە ئەنجامی دابەشکردنەکە وەک هێزێک بنووسە. لە کاتی دابەشکردن بە پێچەوانەی لێکدانەکەی لە لێکدانی توانەکان کۆکرانەوە، لە دابەشکردن توانەکان لێ دەرکردن هەیە. 6 توان 5 دابەش 6 توان 3 یەکسانە بە 6 توان 5 کەم 3 و یەکسانە بە 6 توان 2. پیتی د توان 8 و پیتی د دابەش پیتی د توان نێگەتیڤ 1، 1 پیتی د دەنووسرێ، 8ەکەی دەینم کەم، بەڵام لێرە بەخۆشم کەمم هەیە، کەواتە کەم لەگەڵ کەم دەبی کەوانەی دانێم، ئەوجا یەکسانە بە کەم و کەم دەبیتە کۆ، وەکو ئەوەی وایە 8 کۆ 1 و یەکسانە بە د توان 9. کەواتە ئەگەر هاتوو لە ژێرە نێگەتیڤ هەبوو، لە کاتی دابەشکردن ئەو هایدانێکە کۆیان دەکەیەوە، بە مەرجەک ئەگەر لێرەش کۆ بوو. پرسیاری 7 1 12ی دەنووسم، 5 کەم 5 یەکسانە بە 0، کەواتە 12 توان 0 ئەنجامەکە یەکسانە بە 1. لێرەش هەروایە 12 توان 5
دابش 12 توان 5 دەکاتە 1 چونکە هەمان ژمارە وەکو ئەوی وایە 2 دابش 2 یەکسانە بە 1 هەمان شتە. پرسیاری ژمارە 8 5 توان 16 کەم 4 یەکسانە بە 5 توان 16 4 لێ بڕوا دەکا 12. لێرە توانی توان دووجار توان کاتە لێک دانا ڕێسایەکە توانەکان لێک دەدرێ 3 توان 4 جاران 5 و یەکسانە بە 3 توان 20. لێرە 2 توان 2 جاران 0 کەواتە 2 توان 0 کە ئەنجامەکەی دەکاتە 1. لێرە 4 توان نێگەتیڤ 2 جاران 3 یەکسانە بە نێگەتیڤ 6. ئەوجا ئەگەر نەمەوێ هێزەکە بە نێگەتیڤ بی ئەوها دەینووسم 1 دابش 4 توان 6. پرسیاری 12 پرسیارەکی تۆزێک زەحمەتە چونکە نێگەتیڤێک لێرە هەیە ئەوها دەینووسم نێگەتیڤ 100 دوایێ توانی 12. پرسیاری ڕاهێنانی ئازاد لێک بدا ئەنجامی لێکدانەکە وەکو هێز بنووسە هەمان شتە 10 توان دەی کۆ دەکەمەوە لەگەڵ 7 یەکسانە بە 17. لێرەش 3 4 و 4 کۆ دەکرێتەوە یەکسانە بە 8 پیتی 3 و 2 و کەم 2 کۆ دەکرێتەوە دەبیتە 1 چونکە کۆکردنەوە واتە هەر ئەوها 3 و 2کەی لە تەنیشت یەکدانێ ئەوها ئەوەیە مانای کۆکردنەوەی بەڵام چونکە 2کە بەخۆی نێگەتیڤە وەکو ئەوە لێ دەرکردن دەکرێت توان 1 پێویستیش ناکە توان 1 بنووسرێ. لێرە توان 1کە 18 توان 1 و 5 کەواتە 6. دابش بکە ئەنجامی دابشکردنەکە وەک هێز بنووسە. پرسیاری 17 5 توان 6 لێ بڕوا 4 لێرە 10 کەم 3 یەکسانە بە 7 لێرە توان 9 کەم دیسان بەخۆشم کەمم هەیە دەبی ئاگام لێبی وەکو ئەوی وایە 9 کۆ 4 چونکە 2 کەم هەیە یەکسانە بە 13. پرسیاری 20 12 5 کەم وەکەم 5 کەواتە 5 کۆ 5 یەکسانە بە 12 توان 10. سادە بکە پرسیاری ژمارە 21 5 توان 0 جاران 8 هەر 0 5 توان 0 یەکسانە بە 1. لێرە 6 توان 4 جاران نێگەتیڤ 1 یەکسانە بە نێگەتیڤ 4 یان ئەوها دەینووسم 1 دابش 6 توان 4 یەکسانە بە 3 کەم 2 لێکی بدەم لەگەڵ 2 یەکسانە بە نێگەتیڤ 4 پیتی 5 جاران 2 یەکسانە بە 10. ڕاهێنان و جێبەجێکردن سادە بکە ئەنجامی لێکدان یان دابەشکردن وەکو هێز بنووسە. پرسیاری ژمارە 25 یەک بنچینەی دەنووسم 7 سێی لێکەم بیتەوە یەکسانە بە 4.
پرسیاری 26 3 و 8 کۆی دەکەمەوە لەگەڵ نێگەتیڤ 1 یەکسانە بە 7. پرسیاری 27 4 نێگەتیڤ 3 4 کەم وەکەم 3 دەبیتە 4 کۆ 3 یەکسانە بە 7. پرسیاری 28 10 توان 18 9 لێ بڕوە 18 کەم 9 واتە 9. پرسیاری 29 پیتی 3 کۆ 7 یەکسانە بە 10. پرسیاری 30 چونکە دوو بنچینەی جیاوازن هەر ئەوها دەهێڵمەوە. پرسیاری 31 ئەو دوو توانە لێک دەدرێن کەواتە 7 توان 4 جاران 3 12. پرسیاری لێرە یەکە یەکسانە بە 2 توان 1 و 4 یەکسانە بە 5. پرسیاری 33 لێرە بنچینەکان جودانە بەڵام دەتوانم ئێرە بنووسم وەکو 2 و 5 دەتوانم ئەوها بینووسم 2 جاران 5 2 توان 4 و 5 توان 4 دابەشی 5 توان 2. ئەو 5 توان 4 و 5 توان 2 دەتوانم لەگەڵ یەک چاکەم ئێرە بهێڵمەوە وەکو خۆی 2 توان 4 جاران 5 توان 4 و 5 توان 2 وەکو ئەوەی وایە 5 توان 4 کەم 2 5 توان 2 توانم ئەوها بینووسم. پرسیاری 34 یەکسانە بە 11 بنچینەکەیە 7 کەم 6 ئەوها 7 6 لێ بڕوە 6 لێ کەم بیتەوە دەکا 11 توان 1 پێشی ناوێ بنووسم 1 بەڵام چونکە نووسرایە لەسەر شێوەی هێز بنووسە دەتوانم بنووسم 1. لێرە پرسیاری 35 پیتی 100 8 نێگەتیڤ 8 8 8 لێ بڕوە دەکا 0. پرسیاری 36 ئەو پیتە 8 کۆ 8 بەڵام لێرە چونکە نێگەتیڤە دەبیتە 8 کەم 8 دیسان دەکاتە 0. پرسیاری 37 ژمارەی ئەو وشە عەرەبیانەی کە لە 3 پیت پێک هاتوون بریتیە لە 28 توان 3 و ژمارەی ئەو وشانەی کە لە 5 پیت پێک هاتوون بریتیە لە 28 توان 5. ئایا ژمارەی وشەکانی پێک هاتوو لە 5 پیت یەکسانە بە چەند ئەوەندەی ژمارەی وشەکانی پێک هاتوو لە 3 پیت؟ پرسیارێکی زۆر ئاسانە هەمیشە ئەوەی چەند ئەوەندەی کامە گەورەترە لەسەرەوە دەنووسم 28 توان 5 دابەشی دەکەم لەوەی کە گچکەترە دەردەچی چەند ئەوەندەی زۆر بە ئاسانی بنچینەکە هەمان شتە توانەکان لێک دەردەکرێن 5 3 لێ بڕوە یەکسانە بە 2 کەواتە 28 توان 2 ئەوەندەی واتە 28 جاران 28. پرسیاری 38 بارستایی خۆر نزیکەی 10 توان 27 تەنە. ئایا بارستایەکەی بە کیلۆگرام چەندە؟ لێرە تەنیا لەسرم پێویستە بزانم 1 تەن چەند کیلۆگرامە. 1 تەن یەکسانە بە 10 توان 3 کیلۆگرام. 10 توان 3 واتە 1000.
ئەمن لێرە 10 توان 27 هەیە لێکی دەم لەگەڵ 10 توان 3 و دەردەچی 10 توان 27 لەگەڵ 3 دەبیتە 30 10 توان 30 کیلۆگرام. ئەگەر لێم بپرسن بارستایی ڕۆژ چەند کیلۆگرامە 10 توان 30 کیلۆگرام. ئەگەر ژمارەکەش بنووسم دەبی ئەمن 30 سفری دانێم لێرە. کاتەکی زۆر دوور و درێژەوێ هەتا هەر 30 سفرەکەی دەنووسم لەبەر هەندێ بەو جۆرەی دەنووسرێ لە تەنیشتیشی کیلۆگرام. هێزەکانی ژمارە 10 بەکاربینا بۆ پڕکردنەوەی هەر یەک لەم بۆشایانە. ئەگەر هاتوو لێرە لای ڕاست گەورەتر بوو لە لای چەپ هەمیشە ژمارەکە توانەکەی پۆزیتیڤە بە کۆیە، بەڵام ئەگەر لای ڕاست گچکەتر بوو لە لای چەپ ئەوە توانەکە بە نێگەتیڤە. کیلۆمەتر و مەتر ئەم دەزانم 1 کیلۆمەتر یەکسانە بە 1000 مەتر، هەزارەکەی ئەوها دەنووسم 10 توان 3. بەڵام لێرە بە پێچەوانە کیلۆمەتر لێرەیە مەتر لێرەیە کاتە یەکسانە بە 10 توان نێگەتیڤ 3. زۆر ئاسانە. ئەگەر ئێرە گەورەتر بوو نێگەتیڤە، ئەگەر ئێرە گەورەتر بوو پۆزیتیڤە. لێرە کیلۆگرام و تەن چونکە تەن گەورەترە کاتە لێرە تەنەکە لەو لایە گەورەکە کاتە بە نێگەتیڤە دەبی بە نێگەتیڤ بنووسم. 1 کیلۆگرام یەکسانە بە 10 توان نێگەتیڤ 3. پرسیاری چل 1 کیلۆمەتر دەکاتە چەند سانتیمەتر؟ 1 کیلۆمەتر یەکسانە بە 10 توان 5 سانتیمەتر. 1 سانتیمەتر دەکات چەند کیلۆمەتر؟ ئەگەر تەمەشاکەین پرسیاری 43 بە پێچەوانەی پرسیاری چلە کەواتە وەکو پرسیاری چلە بەڵام لێرە نێگەتیڤ 5 کیلۆمەترەکە چونکە گەورەترە لە لای چەپە. پرسیاری 46 کیلۆگرام و گرام. 1 کیلۆگرام یەکسانە بە 10 توان 3 گرام 1000 گرام. پرسیاری 41 کیلۆمەتر و میلیمەتر. 1 کیلۆمەتر گەورەیە یەکسانە بە 10 توان 6 میلیمەتر. لێرە بە پێچەوانە 44 پێچەوانەی 41 کاتە 10 توان نێگەتیڤ 6. پرسیاری 47 تەن و گرام. 1 تەن یەکسانە بە 10 توان 6 گرام واتە 1 ملیۆن. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا سی دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.